الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. لهڵاتنی ڕۆژێکی نوێدا لە یەکەم ڕۆژی مانگی شەوالدا پیرۆزبایی جەژنی پڕبەرەکەتی ڕەمەزان لە یەک بەیەکی ئامادەبوانی مزگەوتی ڕێگەی بەهەشت و هەر لەم مینبەر و کەناڵەشەوە لە یەک بەیەکی موسڵمانانی کوردستانی، یەک بەیەکی مسلمانانی کورزبانی خۆمان لە هەر شوێنێکی جیهاندا هەن. یا ڕەبی جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ. لە هەر گەڕێکێکی تری شەوە هاتوون، یاخوا بەخێر بێن کە مزگەوتەکەی ئێمەتان هەڵبژارد، بەشداریمان لەگەڵا بکەن لە بەجێهێنانی خۆشەویستی نواندن لە جەژنی پڕبەرەکەتی ڕەمەزاندا. ئەزیزانی من، لە جەژنی ڕەمەزاندا وەکو جەنابتان گوێبیست دەبن و دەبینن لە هەموو بڵندگۆی مزگەوتەکان و ناو مزگەوتەکانەوە زیکری بەرزی بەڕێزی ئەڵڵاه ئەکبەر دەکرێ. تۆی موسڵمان پێویستە بەرچاوڕوون بی، هەر شتێکت بیست بزانە بۆ وایە. ئەبێ بیرت کردبێتەوە بۆت لە ناو هەموو زیکرەکاندا ئەڵڵاه ئەکبەر دەوترێ. ئەو تەکبیراتەی کردتان بەجێهێنانی فەرمانی خوای پەروەردگار بوو. خوای گەورە لە سوڕەتی البەقەرە ئاەتی 185 لە دوای باسی ڕۆژوو کە بەدرێژی بۆمان باس دەکا، کۆتایی ئاەتەکە دەفەرمێ وەلیتوکەبیروا الله عەلا ما هەداکم وەلەعەلەکم تەشکوڕون. ئەڵڵاه ئەکبەر بکەن لەسەر ئەو هیدایەتەی کە ئەڵڵا پێی بەخشین و هەروەها سوپاسیشی بکەن. لە دوو شوێنی قورئاندا کە ئەم دوو ئاەتەش پێمان دەڵێ ئێمە بەس دوو جەژنی ئاینیمان هەیە، لە دوو شوێنە ئەم ئاەتە ڕێک دووبارە بۆتەوە. وەلیتوکەبیروا الله عەلا ما هەداکم لە سوڕەتی البەقەرە ئاەتی 185 لە باسی ڕۆژوودا. بڕۆ بۆ سوڕەتی الحەج ئاەتی 37 ڕێک لە دوای مەراسیمی حەج دەفەرمێ وەلیتوکەبیروا الله عەلا ما هەداکم. یعنی گەورەترین سەرکەوتن بۆ تۆ ئەو کاتەیە کە عیبادەتێکی خوا جێبەجێ کردووە. دوو عیبادەتی جەماعی کە موسڵمانان بەیەکەوە دەیکەن گەورەترین جەژنیان بەدوادا دێ، جەژنی ڕەمەزان و قوربان. بۆیە لە هەردوو جەژنی ڕەمەزان و قورباندا ئێمە زیکرەکەمان چییە؟ ئەڵڵاه ئەکبەر. ئەوە بەجێهێنانی ئەمری خوایە. ئەڵڵاه ئەکبەر لەسەر چی؟ لەسەر هیدایەت. وەلیتوکەبیروا الله عەلا ما هەداکم. ئەڵێ ئەڵڵاه ئەکبەر، تۆ گەورەترینی گەورانی، یا ئەڵڵا کە گەورەی تۆ بوو ئەم هیدایەتەی بە من بەخشی. بەڕاستی دوو جۆر هیدایەت هەیە، هیدایەت العلم و هیدایەت العەمەل. هیدایەتی زانیاری ئەوەی کە تۆ سوپاس بۆ خوا زانیت مانگی ڕەمەزان هەیە، سوپاس بۆ خوای پەروەردگار بە کرداریش بە ڕۆژوو بووی. تۆ خوا هەڵی بژاردووی لە ناو 7 ملیار مرۆڤی سەرزەویدا، یعنی 1 ملیار بەڕاستی بە ڕۆژوو بووە. 7 ملیار مرۆڤی تر لەم خەواتەی خوا کە خوا بە تۆی بەخشیوە دڵنیا بە بێبەش بووە. جات خوا ئەڵڵاه ئەکبەری ناوێ؟ بەخوا ئەمە هیدایەتی خوا بوو. بۆیە زیکری ئەڵڵاه ئەکبەر وەکو عەرزم کردن هەر چیتان وتی بگەن، بزانە بۆ وا دەڵێ، بزانە بۆ زیکرێکی تر ناکەی، بزانە بۆ لەم کاتەدا دێڵێ. پێت دەڵێ ئەی ڕۆژوەوان، ئەی ئەو کەسەی شەو نوێژت دەکرد، ئەی ئەو کەسەی لەم ڕەمەزانەدا خێر و خێراتت دەکرد و ماڵت دەبەخشی، ئاگادار بە خۆت معجب نەبی. نەڵێ ئەوە ئازایەتی من بوو، نەڵێ باشم کرد، بڵێ خوایە ئەوە هیدایەتی تۆ بوو. وەلیتوکەبیروا الله عەلا ما هەداکم. ئەڵڵاه ئەکبەر بکەن و هەمووی بژێڕنەوە بۆ ئەڵڵاه. ئەوە خوا هیدایەتیدان کە زانیتان، خوا هیدایەتیدان کە جێبەجێشتان کرد. هەروەها وەلەعەلەکم تەشکوڕون. ئەمڕۆ ڕۆژی سوپاسگوزاریە. جەژنی ڕەمەزان بە نەسی قورئان ڕۆژی شکرانەبژێری خوای پەروەردگارە. شکرانەبژێری لەسەر ئەم خەڵاتانە. یورید الله بکم اليسرە، وەکو لە ئاەتی ڕۆژوەکەدا لە ئەوەڵەوە فەرمووی شکری خوا بکەن لەسەر ئەوەی دینی ئیسلامی لەسەر ئاسان کردوون. ولا یورید بکم العسرە، شکری ئەڵڵا بکەن لەسەر ئەوەی ئیسلامی لەسەر قورس نەکردوون، ئەگەر خۆتان لەسەر خۆتانی قورس نەکەن.
بڵێ سوپاست دەکەم یا ئەڵڵا ئەم ئیسلامە چەند ئاسانە، چەندە ئاسان پێمان دەڵێ، چەند فەرمانەکانی خوا ئاسانن و سوپاس بۆ خوا کە قورسی نەکردووە لە سەرمان. ولتكملوا العدة سپاسی ئەڵڵا بکە کە گەیشتە کۆتایی ڕەمەزان و هەموو ڕۆژوەکانت گرت، مانگەکەت تەواو کرد، هەر کارێکت کرد و گەیشتە کۆتایی بڵێ ئەڵڵاه ئەکبەر، خوایە سوپاست دەکەم کە ئەم کارم بە نیوەشڵی بەجێ نەهێشت. چونکە زۆر خەڵکەیە کارەکانی لە نیوەی ڕێگادا بەجێ دێڵێ وەڕست دەبێت. ولتكبروا الله على ما هداكم، هەر ئەم ئەڵڵاه ئەکبەرانەی کە ئەم جەژنە کردوتەوە بە سوپاسی خوات کردو ئەوەش سوپاسێکیکەی دەوێت. هەر ئەم ئەڵڵاه ئەکبەرانە ئێستا سوپاسی پەروەردگاری دەوێت. هەروەها الثمرات العظيمة التي ترتبت على هذه الفريضة، ئەو هەموو خێر و بەرەکەتەی کە لە مانگی ڕەمەزانە بەڕێزان بەدەستمان هێنا. ئای مانگی ڕەمەزان چەندە خێر و بەرەکەتت پێوە بوو، چێژی بەربانگ، ئەمڕۆکانە ئەزانی یەک مانگ بوو چ چێژێک لە بەربانگ وەردەگرت، بەخوا بەس تۆی ڕۆژوان هەستت بەو چێژە کردووە، 7 ملیار خەڵک ئەو چێژە لێ دەست چووە. حلاوة المناجات کە دەستەکان بەرز دەکردەوانە بە فرمێسکەوە دوعات دەکرد، ئەزانی ئەوە چەند شیرین بوو، بەس تۆی ئیماندار هەستت پێ کردووە. تەندروستی باش، بەخوا ژیانمان زۆر لە ئەم ڕۆژانە خۆشتر و تەندروستتر بوو. خزمەتی قورئان، ئەم هەموو زەکات و سەرفترە و خێر و سەدەقات و دڵخۆشکردنی بێنەوا و هەژار و کرێچی و قەرزارە، ئەوە بەس لەم ئیسلامە دەوەشێتەوە. شەشەمیان شکری خوا لەسەر ئەوەی وامان دەزانی لە ئەوڵەوە قورسە، یەکەم ڕۆژی ڕەمەزان و دووەمی وات دەزانی قورسە. سبحان الله ئێستا ئەڵێی نەمانزانی چۆن تەواو بوو. یا ڕەبی خوا سوپاست دەکەین چۆن بۆت ئاسان کردین. ئەوەی کە بە ڕۆژوو نابێ پێی سەیرە، تۆ لەعنی ئەو هیچ کات ناخۆی و زۆر لەویش تێر و تەسەلتری، زۆر مرتاحتری، زۆر بە هیممەتتری، ئەوە بڵێ یا ئەڵڵا سوپاسی تۆی دەسەر دەکەم، وەڵڵاهی خوا بۆی ئاسان کردین. حوتەمیان بەڕێزان لەبیرمان نەچێ، ئەمە بەخوا پەیوەندی بە حکومەت و دەسەڵات و هیچ کەسێکەوە نییە. شکری ئەڵڵا کە ئەم ڕەمەزانەمان بە ئەمن و ئەمان کردەوە. وەڵڵاهی ئەمن و ئەمانی ئەم کوردستانە سوپاسی ئەڵڵای دەوێ. بەخوا ئەگەر ئەمن و ئەمان نەبێ و ترس و لەرز و تەقە و تەقینەوە هەبێ، هیچمان ناتوانین ماڵەکانی خوا بکەینەوە، ناتوانین لە بەیانێکە ئاوا بەبێ چەک بین و بە ئیسراحل لە ماڵەکانی خوادا ئەڵڵاه ئەکبەر بکەین و عیبادەتی خوا بکەین. یا ڕەبی خوایە ئەم ئەمن و ئەمانەمان لێ تێک نەچێ، یا ڕەبی خوا لە گرفتی ناوخۆ و شەڕی دەرەکی بمان پارێزی. خۆشەویستان بە ئاگامان لە ڕۆژوەکانمان بێ، ڕۆژوەکانمان گرت، بەڵام تکامان ئەوەیە لە خۆم ئەمجا بۆ جەنابتان ئێستا ڕۆژووی دەم دەست پێ دەکا، ڕۆژووی دەست پێ دەکا، لە بازاڕە با دەستت خاوێن بێ، با لە مەدیسا بەرامبەر بە ئیماندارانی خوشک و برات زمانت خاوێن بێ. هزار ڕەحمەت لە پیرەمێردی فەیلسوفی شاعیری گەورەی کورد کە فەرموویەتی کە دەست و دەم و زبانت پاراست، ئەو سا ئەتوانی بڵێ ڕۆژووی ڕاست، کە خۆت برسی و هەژارت تێر کرد، ئەو سا بزانە ئیمانت دەربرد. ئاگاتان لێبێ جەژنەکان تێک مەدەن، بەخوا جەژن بەوە تێک دەچێت لە خۆت و لە مسڵمانان کە حقل لە ناو دڵتا بێ. هزار ڕەحمەت لە باب و باپیرانی من و ئێوە کە دەیانگوت سینەی بێکینە محەممەد سەڵاوات. ئەوە دروشمی جەژنی ڕەمەزانی ئێمە بوو لە مزگەوتەکانە، پیاوانی بەتەمەنی وەکو ئەم بەڕێزانە دەنگیان بەرز دەکردەوە، دەیانگوت سینەی بێکینە بەس لە محەممەد دەوەشێتەوە. ئەگەر ئومەتی محەممەدی ئەمڕۆ ڕۆژی سینە خاوێنکردنەوەیە، ماڵەکانمان خاوێن کردوتەوە و ئامادە کراوە بۆ جەژن، بەڵام بەخوا گرنگترە گەسکێکیش لە ناو دڵمان بدەین. هەموو نەخۆشیەکی دەرونی بەڕێزان لە حقت باشترە. خوا پەناماندا بەس دوعا بکە خوا حقد و کینە نەخاتە دڵتەوە. واللهی خۆپەرست و ئەنانی باشترە. خۆپەرست و ئەنانی شتێکی زیاد بدەیە قەناعەت دەکا، چونکە خۆی زواتر خۆش دەوێت. خۆپەرست و ئەنانی زۆر خۆش دەوێت، شتێکی زیاد بدەیە لە حەدی خۆی ئیسراحەتێک دەکا. واللهی کەسی تووڕا لەگەڵی هەیە من بە داوای لێبوورنی لێ بکە، بڵێ هەرچی تۆ دڵێ ڕاستە هێ من دەبێتەوە لەگەڵ تا ئیسراحەت دەکەی، لە جەستی نەجاتت دەبێت. بەخوا کەسی شەڕانی خۆتی لێلادا لە بەڵای پارێزراوی، بەڵام کەسی حاقید و دڵپەڕلەقین چونکە یەکەم جار ڕەخی لە خۆیەتی. هەر کەسێک ڕق و قینە لە دڵیا بوو، دڵی پڕ دەبێت لێی دەڕژێتەوە، ئەمجا بەسەر تۆیای دەڕێژێ. ئەوە نەخۆشی ئیبلیسە. خۆ ئیبلیس ئادەم هیچ زەرەرێکی بۆ ئەو نەبوو، بەڵام لە ناخەوە ڕقی لێی بوو، بۆیە خۆی لە ناو برد. ئەمڕۆ وا بکە با خۆت لە ناو نەچی، با جەژنت تاڵ نەبێ. ئەو پەڕی کەسێکت خۆش ناوێ بڵێ یەخوا گرنی ئازابێ، لەوە ئەچێ من لەسەر هەڵە بم،
بەخوا لەوەچێ من هەڵەبم و بەرامبەرەکەم ڕاست بێ من ئەمڕۆ تێی نەگەم لەوەچێ ساڵێکیکە حاڵی ببم بەرامبەرم ڕاست بوو من هەڵەبووم قەیچەکە با من سینەم پاککەمەوە حەیفە جەژنەکەت چی خواردنی خۆشە ئەم بەیانێ لەسەر سینێکەت و لەگەڵ ماڵەکەتابی خۆی ئێرت پاک نەبێت چێژی لێ نابینی بەڕێزان ئێمە ئادەمیمان هەیە و شەیطانمان هەیە ئادەمیەکان سیفاتیان وایە هەموو چاکەیەک زەربی دەدەکەن بەلانی کەمەوە هەر جوانێکیان بینی دەڵێ لە خوا بەزیاد بێ زۆرە شەیاطینیەکان ئەوانن هەرچی بکەوێتە بەر چاویان حەقدی ناو دڵیان دەیسووتێنێ سەرەتات خاکە و دوا ڕۆژیشت خاک کەواتە خاک بە بەدڵێکی پاک خاک بە کەدەنکێ جۆیان تێچاندی بیان دەرەوە بەدە ئەوەندی وەک ئاگر مەبە هەرچیت هاتە پێش وای بسووتێنی بێتە خۆڵەمێش ئەوانەی ئادەمین وەکو خاکن خاک دەنکێ گەنمی بدەیە دە گوڵە گەنمت دەداتەوە بەڵام شەیطان وەکو ئاگرە شەیطان خۆی ئاگرە هەر شتێکی هاتە بەردەست هەرچی هاتە بەر چاوی دەیسووتێنێ هیچ چاکەیەک نابینێ هەر یەکێک لە ئێوەی بەرامبەرەکەتان چاکەیەکی ڕۆژێ لەگەڵا کردووی دە چاکەکەی بۆ زەربی دەکە یەکجار زۆرە بەڵام پەنا بەخوا شەیطان هەرچی شتێکی بەرامبەر بکەی ئاگرە ئاگریش ئامانی نییە ئاگری ناو دڵیش لە هەموو ئاگرەکان بە سوێتر و سووتێنەرترە باسی نەمان پاکەینەوە بەرامبەر بێکتر واش مەزانن کە تۆ دڵیت ئازار دراوە دڵنیام هەر یەکێک لە ئێوە کەسێک ئازاری داوە بەڵام ئەمە لە قەدیمیشەوە هەروە بووە و مەزانن زمانی قەدیم هیچ کەس ئازاری دڵی کەسی نەداوە بەڵام دڵنیابن باب و باپیرانی ئێمە لە ئێمە گەورەتر بوون دڵیان فراوانتر بوو لێبوردەتر بوون هەر پیرەمێردی فەیلسوفی شاعیری گەورەی کوردە فەرمێ ئێستا برایی بڕاوەتەوە ئەم شیعرەی لە سیەکان ئاوتووە ئێستا برایی بڕاوەتەوە چرای دڵڕوونی کوژاوەتەوە ئەیشخوا و پێت ئەڵێ لە باتی چاکە موێ لە بەراز بێتەوە چاکە ئەڵێ ئەو کاتە کابرا چاکەی لەگەڵا دەکەی کە تێری خوارد دەڵێ موێک لە بەراز بێتەوە هەر باشە بەڵام ئەوان بۆچی بەختەوەرتر بوون ئەوان لە ئێمە مەرتر بوون گەورەتر بوون لێبوردەتر بوون وە باب و باپیرانی ئێمە لە میلەتی کووردا دەستورێکی زۆر جوانیان هەبوو کە ڕەنبێ ئێمە ئێستا نەتوانین لە شارەکانە جێبەجێکەین ئەویش خۆتان شاهیدن تا ساڵانێکی پێشووتریش نانی جەژن لە هیچ ماڵێکان نەدەخورا پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان ئەوەی دەهاتە نوێژی جەژن نانەکەیان لە ماڵەوە بۆ دێنا بۆ مزگەوت ئەو مانایەکی زۆر گەورەی هەبوو یعنی ئەو خەڵکەی لە مزگەوتایە ئەهلی ئەم گەڕەکە ئەهلی ئەم گوندە هەمووی برای منە لەگەڵ براکەی خۆمانان دەخۆم ئەمجا ئەو برنجی هەبوو وەکو مامۆستا هەژاری موکریانی لە کتێبی چێشتی مزجەورە لە ئەوەڵیا باسی دەکا ئەڵێ یەکێ ساوەری هەبوو یەکێ نیسکێنە یەکێ برنج یەکێ گۆشت یەکێ چەلاوێکی هەبوو یەکێ هێلکەوڕۆنێکی هەبوو هەموویان دێنا بەیەکەوە تێکەڵاو دەکرد بەیەکەوە دەیان خوارد دەیانوت ئەگەر من زۆرم هەبێ و تۆ کەمت هەبێ ئەبێ برا بەش بین نابێت جەژنی من چەور بێ و جەژنی تۆ لاواز بێ نابێ من تێر بم و تۆ برسیبی لە جەژنە ئەو کاتە سینەکانیان بەرامبەر یەک پادەبەوە ئەمجا بەدڵ جەژنە پیرۆزیان لە یەک دەکرد دەبا ئێمەش بە ئیزنی خوای پەروەردگار قۆڵی مەردایەتی لێ هەڵماڵین مانگێک بۆ جەژن لە دوای یەک مانگ دێ ئەگەر لە یەک مانگە سینەت خاوێن نەبوو بێتەوە دیارە خەلەلێک لە ڕۆژەکان تا هەیە ومێدەوارم لە دوای خوتبەی دووەم کە هەستاینەوە بەدڵ جەژنە پیرۆزە لە یەک بکەن أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم فاستغفروه الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته إمان داراني بريس زاناني إسلام عارفان دلرونا كان فرميانا لا أمن إلا في مكانين دل نيابة دل لدوش ونعنبي قد إسراحناك يكميان بەرماڵی نوێژەکەت سەر بەرماڵ بەدڵ ڕووبکەیتە خوا ئەو شوێنەیە هەز بە ئارامی دەکەی ماڵی خوا و مزگەوت بەدڵ و بە تێگەیشتنەوە عیبادەتی تیا بکەی وەڵڵاهی هەز دەکەی دڵت ئارام بۆتەوە و لە مەراقەکان و خەفەتەکانی دنیا ڕزگارت بووە ئێمە لە مانگی ڕەمەزانە لە خزمەت مزگەوتا بووین لە شەونێژ و قیام اللەیلا بووین ڕەنگە وەخوای پەروەردگاریش واجبی نەکردووە لە دوای ڕەمەزان هەر ئاوا بکەین بەڵام با بەرهەمی هەبێ با ئەو شەحنەی وەرمانگرتووە لە مانگەکانی ترا بەکاری بێنین زانایان دەفەرمون دووەم شوێن یەکەم بەرماڵی نوێژەکە دووەم شوێن کە ئەمانی لێوەردەگری
ئامێزی خۆشەویستەکەت. ڕەحمەتی خوا لەو پیاوە بەڕێزە بێت کە لە ماڵی خۆیەوە خۆشەویستی بڵاو دەکاتەوە. هەر کەسێ لە ماڵی خۆیان مرتاح بوو، وەڵڵی دراوسەکانی لە دەستی ئەمینن، سەر شەقام لە دەستی ئەمینە. زۆربەی کێشەی ئەم کۆمەڵگایە بەڕێزان دڵنیابن لەوەوە سەرچاوە دەگرێت کابرا لە ماڵی خۆیان تووڕەیە بە دراوسەکەی دەڕێژێ، بە هاوڵاتیەکی تری دەڕێژێ، بە هاوڵاتی سەر شەقامەکەی دەڕێژێ، لە ماڵەوە بە تووڕەی هاتوۆتە دەرەوە. لە ماڵەوە بەدڵێکی ئارام بیتە دەرەوە، بە خۆشەویستی بیتە دەرەوە، خۆشەویستی بەسەر خەڵکا دەڕێژی. لە ماڵەوە عەترت پێوە بێ، خەڵکی بۆنی عەترت لێ دەکەن. لە ماڵەوە بۆنی دووکەڵت لێ بێ، خەڵکی بێ تاوانیش ئەبێ دووکەڵەکەی تۆ بۆنە ناخۆشەکەی تۆی بچێ بەسەرە. وە ڕەحمەتتان لێ بێ ئەمڕۆ یەکەم خاڵێک ڕەحمەتی خوا لەو پیاوە ئیماندارە بێ کە ئێستا لە مزگەوت ڕۆیشتە دەرەوە، دەبەر چاوی منداڵەکانیدا بۆ ئەوەی مناڵە جگەرگۆشەکانیشت فێری خۆشەویستی بن، بە تەوقەیەکی گەرم، بە ماچێکی گەرم، بە ئامێزێکی گەرم، بە هاوسەری ئازیزی خۆی دەڵێ خاتوونی ماڵەکەم، ئەی هاوسەری ژیانم، ئەی ئەو کەسەی کە خوای پەروەردگار بە شەرعەکەی خۆی تۆی بۆ من حەڵاڵ کرد، یا ڕەبی جەژنت پیرۆز بێ، داوای گردن ئازاییت لێ دەکەم. سوپاس بۆ ماندووبوونت، سوپاس بۆ خەمخۆریت، سوپاس بۆ سفرەی بەربانگ و پارشێوت، سوپاس بۆ خەمڕەوێنیت، سوپاس بۆ ئەوەی دایکێکی دڵسۆزی منداڵەکانم بووی. ئەبێ ژنی ئیمانداریش، بەخوا ژنیش ئەگەر ئیماندار بێ، ئەگەر لە مانای جەژن و ڕۆژوو حاڵی بوو بێ، ئەبێ بە گەرم و گوڕتر لە مێردەکەی وەڵامی بداتەوە، ئامێزی بۆ بکاتەوە، دەست بخاتە دەستیەوە، ئەویش زۆر بە گەرم و گوڕی بڵێ تۆش گردنم ئازاکە، ئەی پیاوە باشەکەم، ئەی تاجی سرم، ئەی باوکی مناڵم، ئەی هەموو کەسم، ئەی ئەو کەسەی کەوا لە سایەی تۆدا بەختەوەرم. یا ڕەبی خوا تۆمان لێ نەستێنێ، خوا پاداشتی ماندووبوونت بداتەوە. تو خوا بەڕێزان ئەمە چی تێدەچێ؟ وەڵڵاهی بە ئەمە خۆشەویستیەک لە بینی ئەو ژن و مێردەیە دروست دەبێ، هیچ ماڵێک نییە بێ کێشە و گرفت و ناڕەحەتی بوو بێ، هەمووی دەسووتێنێ. یەک لاپەڕەی سپی لەگەڵ هاوسەر تا هەڵدەوە، با منداڵەکانیشت فێری ئەم خۆشەویستیە بن. بەیانی کەکچەکەشت شووی کرد ئاوا لەگەڵ مێردەکەیدا دەکا، کوڕەکەشت کە ژنی هێنا ئاوا لەگەڵ هاوسەریا دەکا. ئێمە کۆمەڵگایەکین، مناڵەکانیشمان لە ئێمەوە فێری ڕق دەبن بەداخەوە. ئەوەی عەرزم کردن بەجێهێنانی فەرمانی خوای پەروەردگارە، وەڵڵاهی خوا لێمان ڕازی دەبێ. بەئیزنی خوای پەروەردگار چاو لە پێغەمبەرکەن صلی الله علیه وسلم. ماڵی خۆتان مەگۆڕنەوە بە هیچ شوێنێک، ماڵی تۆ ئەم مزگەوتەیە کە ئارامی دڵ و دەرونی تێدایە. لە دوای مزگەوت هیچ شوێنێک مەگۆڕەوە بە ماڵەکەی خۆت، یەقینتان هەبێ بەس خێزان و منداڵەکانی تۆ بەختەوەرت دەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشەوەی ئێمەیە. ئەو سیرەیە ڕێبازە، کاتێک کە لە ئەشکەوتی حێرادا بۆ یەکەم جار وەحی بۆ هات، ترس و لەرز و سەرمادای گرت، هەموو لەشی دەلەرزی، هاتەوە دیقەت بدەن. ئایا چوو بۆ لای یەکەم هاوڵی خۆشەویستی و گیانی بە گیانی ئیمامی ئەبوبەکر، ڕووی لە ماڵی ئەو کرد بۆ هاوڕێکی گرفتەکەی باسکە؟ ئایا چوو بۆ لای حەمزەی پاڵەوان، مامە خۆشەویستەکەی بڵێ مامەی پاڵەوانم، هەست بە ترسێک دەکەم شتێکم لێ بەسەر هاتووە؟ چوو بۆ لای ئەبوو تالیبی حەکیمی دنیادیدەی مامی، بڵێ مامە تۆ پیاوێکی دنیادیدەی، من شتێکی ئاوام لێ بەسەر هاتووە بابەت بژێڕمەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕووی لە ماڵی هیچیان نەکرد، ڕێک هاتەوە بۆ ئامێزی خۆشەویستەکەی بۆ لای خاتوو خەدیجە و بۆ ئەوی باس کرد. لە سەرەتای ئیسلامەوە پێیوتین تۆی پیاوی بەڕێز، خەمەکانت بەس بۆ هاوسەرت باسکە. ژنی ژیر تو خوا تۆش خەدیجە بە، کارێکی وا مەکە پیاوەکەت لە دەرەوەی ماڵا بەدوی حەلی موشکیلەکانی دابگەڕێ. خەدیجە ئاسا موشکیلەکانی لە ماڵەوە بۆ حەلکە، با پیاوەکە لاڕێ نەبێ و چاوی لە خەڵکی تر نەبێ. یا ڕەبی خوای پەروەردگار ماڵەکانمان پڕکەی بە بەختەوەری، بە بەختەوەربوونی ماڵەکان کۆمەڵگای مسلمان و کوردستانی هەمووی بەختەوەر دەبێ. پڕ بەدڵ جەژنی یەکتر ئازاد بکەن، پڕ بەدڵ تەوقەی گەرم بکەن، باڕیزەکان ڕێخین. ئێستا دوای ئەوەی کە هاتمە خوارەوە لە مینبەر، هەتا بۆتان دەکرێ مەڕۆن، هەر تەوقەیەک دەکەی خوای گەورە گوناهێک لە کۆڵ دەکاتەوە ئەگەر تەوقەی دڵ بێ. هەر گردن ئازاییەک خوا لە گوناهێکی تۆش دەبورێ کە تۆ لە گوناهێکی براکەت دەبوری. یا ڕەبی هەمیشە جژنتان پیرۆز بێ، تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بێ. خوای پەروەردگار هەمومان لە جەژن و خۆشی دابین. یا ڕەبی خوا لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک بە دوورمان کەی، ئەوانەی نەخۆشن لەم ساتەدا چاوەڕێی دوعا خێرەکانی ئێوەن. یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانیان بدەیت، یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانیان بدەیت. یا ڕەبی خوا گەلێک کەسن ئێستا لەم ساتە جەژنەدا دڵ بەخەمن، یا ڕەبی خوا دڵیان خۆشکەی.
ئەوەی دڵەکان خۆش دەکا ئەوەی فرمێسک دەکا بە زەردەخەنە تەنها تۆی یا ئەڵڵا یا ڕەبی خوا دڵ بە خەمان دڵخۆشکەی چاو بە فرمێسکان بکەی بە زەردەخەنە ئەو ماڵانەی ئاژاویان هەیە یا ڕەبی خوایە خۆت ئیسلاحی حاڵیان بکەی بەرەکەت بخەیە ڕزق و ڕۆزی و سفرەمانەوە یا ڕەبی خوای پەروەردگار ئەم ئیماندارانە بەم بەیانی هاتن ماڵەکەی تۆیان ئاوەدان کردەوە خوایە ماڵی هەر هەموو لایەکمان ئاوەدان کەیتەوە لە بەڵاو مصیبەتی دنیا و قیامەت بمان پارێزی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته جنة جنة مسلمانا تقوى يمدبرنا متنجانا لا باتي نقلوش كليت وجاجنا تقوى يمدبرنا متنجانا لا باتي نقلوش كليت وجاجنا تقوى بوشي لا تنشتي عزاي ظلم لا يكسر بيتي بخوراي تقوى بوشي لا تنشتي عزاي ظلم لا يكسر بيتي بخوراي باب الظالم روشي ديتا بيش الزمان بالوقت اللي لا بربارقاي خواي بالوقت اللي لا بربارقاي خواي جدنا جدنا جدني مسلمانا تقوى يمي بولنا مدنيانا لا باتي نقلوش كليت وجاجنا تقوى يمي بولنا مدنيانا لا باتي نقلوش كليت وجاجنا تقوى بنادلي قلب نجيبه بانيكين باباتا كيفوني بيشو تقوى بنادلي قلب نجيبه بانيكين باباتا كيفوني بيشو تقوى بالدين دسلام الكاينامو بين باب رونا في باب المنامو بين باب رونا في باب المنامو جلنا جلنا جلني مسلمانا تقوى يمي بورنا مدنيانا لا باتي نقلوش كليت وجاجنا تقوى يمي بورنا مدنيانا لا باتي نقلوش كليت وجاجنا جدنا جدنا جدني مسلمانا تقوى يمي بولنا مدنيانا لا باتي نقلوش كليت وجاجنا تقوى يمي بولنا مدنيانا لا باتي نقلوش كليت وجاجنا جدنا جدنا جدني مسلمانا تقوى يمي بولنا مدنيانا لا باتي نقلوش كليت وجاجنا تقوى
باقي نقوش كلت وجاجنا تخوالم ببورنا مداميانا لا باقي نقوش كلت وجاجنا بين باب روناك باب إيمانا جلنا جلنا جلني مسلمانا تقوى يم بورنا مداميانا لا باقي نقلوش كلت وجاجنا تقوى يم بورنا مداميانا لا باقي نقلوش كلت وجاجنا جلنا جلنا جلني